لەگەڵ دەستپێکردنەوەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایندا دڵڕاوچێ و سترێسی زۆر ڕووی لە قوتابیان کردووە، بەتایبەت لە کاتی پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکان. کێشەی سەرەکی ئەوەیە کە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هیچ پێوەرێکیان نییە بۆ هەڵسەنگاندنی لێهاتووی ویستی قوتابی، تەنها پشت بە نمرەی تاقیکردنەوەکان دەبەسرێت. ئەمە جوای کردووە قوتابیان بە ناچاری و دوور لە خواستی خۆیان بەشێک هەڵبژێرن و داهاتووی خۆیان بە نادیاری ببینن. ئەوەی کێشەیەکەوە لەم وڵاتەیە بەتایبەتی لە کوردستانە، یعنی هیچ بەشێک بە دڵخوازی تەلەبەکان نییە ئیلا بێ بە مەجبوری بچێتە بەشێکی ترەوە. گلەی تەلەبەکان لەوەیەکەوە حەزی خولای تەلەبە دیاری نەکرا، بۆ نمونە تەلەبەیە کە نمرەی کەمی هێناوە حەزی بە بەشکی تۆبی و پزیشکیە ناتوانێت بڕوە، ئەین داهاتوی داری ناکرد. بۆ ئێمە داواکەین لە خوێندنی باڵا کەوا لە سەرەتای بوون لە پۆلی 10 و 11ەوە، ئەنی ئەگە بکرێ بەشەکان بەپی حەزی تەلەبەکان بێ زۆر باشترە. دەرەجە نەکرێتە پێوەر هەم بۆ خوێندکارەکە باش، هەم بۆ داهاتوی باشە، هەم مرتاحە بێ. شارەزانی پەروەردەی ئاماژە بەوە دەکەن کە ئەمە کێشەیەکی گەورەی سیستەمی پەروەردەیە و نابێت تەنها نمرە بکرێتە پێوەری سەرەکی بۆ وەرگرتن. پێویستەوە وڵاتانی پێشکەوتوو بنەمای لێهاتووی و بەهرەی قوتابی بکرێتە پێوەری گرنگ. باشتر وایە لە پۆلەکانی 10 تا 12 قوتابیان یەکلایی ببنەوە لەسەر ئەوەی کە لە چ بوارێکدا بەهرە و توانایان هەیە. ئەسڵ وابوو بۆ وەرگرتنی خوێندکار لە زانکۆ لە پەیمانگاکانە ڕەچاوی حەسب بکرێ، ڕەچاوی توانا بکرێ، ڕەچاوی کارامەیی بکرێ، ئەو جا ڕەچاوی دەرفەت بکرێ. نەئەکرا ینی ناکرێ بەڕاستی نمرە تاکە پێوەر بێ بۆ ئەوەی کە ئەم خوێندکارە بچێتە زانکۆ. ئەم پرۆسەیە پێویستی بە هۆشیارێکی دوور درێژە، پێویستی بەوەی وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا هەماهەنگی و پەیوەندی تەواو و بەردەوامیان هەبێ بۆی کە خوێندکاران هۆشیار بکەنەوە. حیفە خوێندکارێک تەمەنی 18 ساڵە 19 ساڵە 20 ساڵە دێتە لای ئێمە بە فۆرم پڕکردنەوە پێڵێن ئەڵێن حەز دەچێت لە نازانم کوێ باشە، نازانم حەزم لە چێ، نازانم لە چیا باشم. تەلەبەیەک دوای 20 ساڵ کەسێک دوای 20 ساڵ نەزانێ ئەمە گرفتێکی گەورەیە. بێگومان وەزارەتەکانی پەروەردەی خوێندنی باڵا هەماهەنگیان لەسەرم بابەتە نەبووە. لە کوردستان تا ئێستا شێوازە کۆنەکە تەقلیدەکە پەیڕەو دەکرێت. بۆیە بەڕاستی زۆر جار قوتابی ناتوانێت ئەو داخوازی کە لە خوێندن هەیەی بە پێی پێداویستیەکانی یان بە پێی حەز و ویستەکانی خۆی لە بەشە خوازراوەکان نایبێتەوە وەربگیرێ. بۆ ئێمە زۆر جار ڕێنماییمان داوە، زۆر جار بە لایەنە پەیوەندیدارەکانمان وتووە کە شێوەی پەروەردەکردن نیزامی خوێندن لە کوردستان نیزامێکی زۆر تەقلیدی کۆنا پێویستی بە مراجعەکردنەوە هەیە. لە دنیادا وڵاتان بۆیە پێشکەوتن حەز و ویستی قوتابی و فێرخواز لە بەرچاو گیراوە، تواناکانی قوتابی بوو بە سنتەری گۆڕانکاری. بەداخەوە تا ئێستاش لە وڵاتی ئێمەدا سنتەری وەرگرتن و خوێندن بریتە لە نمرە کە ئەمەش بۆ خۆی یەکێکە لە پێوەرەکان، هەموو پێوەرەکان نین. داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکرێت بە زووترین کار بۆ داڕشتنی میکانیزمێکی نوێ بکەن بۆ هەڵسەنگاندنی قوتابیان بە شێوەیە کە ویست و توانای تاکە کەسی لە بەرچاو بچیرێت. ئەمەش زامنی دروستکردنی نەوەیەکی بەتوانە و بەهرەمەندە بۆ ئایندا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.